بۆ ڕۆژی چوارەمە مامۆستایانی وانەبێژ لە بەردەم پەروەردەی سلێمانی خۆپشاندان ئەنجام دەدەن و داوای دامەزراندن دەکەن، بەڵام هیچ کەس تا ئێستا بەدەم داواکاریەکانیانەوە نەهاتووە. لە پارێزگای هەڵەبجەش مامۆستایانی وانەبێژی پارێزگاکە بۆ هەمان داواکاری بایکۆتی پرۆسەی خوێندنیان کردووە و لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردە خۆپشاندانیان ئەنجام داوە. لە 16 ئێمە لەگەڵ وەزیری پەروەردە کۆبووینەتەوە لە هەولێر لە بینای ئەنجومەنی وەزیران 16 ئەمڕۆ 13 دەی 2021 باشە یەک وشە و یەک وەڵام لەم داواکاریانی مەناتەوە بۆ لای مامۆستایانی وانەبێژ تۆ بەتەمای تاکەی پرۆسەی خوێندن بەم بینەوە بەڕێ درێژە پێ بدەیت بەتەمای 13 ساڵ بکەی بە چەند ساڵ ئێستش وەزارەتی پەروەردە پێویستی مامۆستای وانەبێژ هەیە ڕۆژانە لە پەروەردەکان داوای مامۆستا ئاکرێ ژمارەی خوێندکاران زیاد ئەبێ کە تۆ ژمارەی خوێندکاران زیاد بێت دەبێت ڕاستەوە خۆ ڕاستەوانە دەگۆڕێ مامۆستاش زیاد ئەبێ. ئێمە وەکو مامۆستای وانەبێژ حەزەکەین ئەوە بە حکوومەت بڵین کە مامۆستای وانەبێژ پایەی سیستەمی پەروەردەیە لە هەرێمی کوردستانە بۆیە بێ ئاوڕێک مالیا بنەوە بەجددی. زۆربەی زۆری وانەکان دراوە بە وانەبێژان اینجا حکوومەت هیچ ئیمکاناتێکی هەموو ئیمکاناتێکی هەیە کە ئێمە دابمەزرێنێ بەڵام هیچ ینی هیچ باکێکی بە ئێمە نییە کە ئێمە دابمەزرێنێ. مامۆستایانی وانەبێژ لە سنووری پەروەردەی ڕانیەش خۆپشاندان و کردبوونەوەی ناڕەزاییان ئەنجامدا وەکو فشارێکیش بۆ نزیکەی کاتژمێرێک ڕێگەی سەرەکی ڕانیە چوارخوڕنەیان داخست لە سەیسایەق و دەربەندیخان و قەزای کۆیەش خۆپشاندانی مامۆستایانی وانەبێژ بەڕێوە چوو. ئەوان دەڵێن ئەگەر حکوومەت دایان نەمەزرێنێت یاخود موچەکانیان نەکات بە 450 بۆ 500,000 دینار درێژە بە بایکۆت دەدەن. ئێمە داواکان حکوومەتی هەرێمی کوردستان بەدەم داواکاریەکانمان بێت کە مافێکی سەرەتایی خۆمانە کە دامەزراندنی هەمیشەیە ئێمە چەندی ساڵە لە کەرتی پەروەردەدا خزمەت دەکەین تەنها داوای دامەزراندنمان کرد داوای هیچ ترمان نەکرێت کە بەردەوام ئەوە بێت هەر ئابەردەوام بێت داواکاریمان جێبەجێ نەکرێت ئێمە بایکۆتی گشتی ڕادەگەین. ئێمە بە دەرونێکی خراپەوە داوامەکەین یعنی من 5 ساڵەوانە بێژم تا ئێستا ناتوانم بە قوتابیەکەم بڵێم هانی بدەم دەفعی بکەم بۆی بەردەوام بێ لە خوێن بۆی سعی بکە بۆی بخوێنێ بۆی مستەقبەلی باش بێ بۆ لە بەرەوەی ئەبینێ مامۆستاکەی لەسەر جادەیە داوای مافێکە مافی نییە من چون بە قوتابیەکەم بڵێم بخوێنە سەرکەوتوبی بۆی مستەقبەل وا بێ داهاتووە بێ بوی بەشت بی مامۆستاوی بە دکتۆر ئاین بەڕاستی چۆن دەهاین قوتابەکەم دەم من خۆم لە لادێ داوامەکەم لە قوتابخانەی شەمێرانی بنەڕەتی بۆ مانگی سێم 64,000 وەرگرتووە 35 میەوە بە کرێسەر ئەوەی ماوەتە 29,000 پێم بڵێم 29,000 بەشی چی ئەگا لە ڕووی مادیەوە. لە هەرێمی کوردستان نزیکەی 23,000 مامۆستای وانەبێژ هەیە هیچ خزمەتێک نایەنگرێتەوە سەرڕای ئەوەی هاوشانی مامۆستایانی دیکە دەوام دەکەن تەنانەت موچەکانیشیان جیاوازە و کەمترینیان پێدەدرێت ئەوان بڕیاریان داوە بەردەوام بن لە خۆپشاندان تا ئەو کاتەی داواکاریەکانیان بە تەواوەتی بۆ جێبەجێ دەکرێت. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.